ئەنجومەنی ئەوروپا ئەو هەواڵانەی ڕەت کردەوە کە لە مێدیاکانی تورکیادا بڵاو دەکرێنەوە و تیایان داهاتووە کە یەکێتی ئەوروپا بزاوی گولەن بە تیرۆرز ناودەبا. بەرپرسێکی یەکێتی ئەوروپا بە ماڵپەڕی ئەحواڵی ڕاگەیان کە هەواڵەکان ڕاست نین و بزاوی گولەن گروپێکی تیرۆریستی نین و ئەم ساڵیش وەک ساڵی ڕابردوو لە راپۆرتەکەماندا ئاماژەی پێ دەکەین. لە راپۆرتی 9 تشرینی دووەمی 2016دا کە کۆتا راپۆرت بوو بڵاوکرایەوە 28 جار ناوی بزاوی گولەن هاتووە لە هیچ کامیاندا بە تیرۆرز ناو نەبراوە. لە راپۆرتەکەدا هاتووە کە حکوومەت بزاوی گولەن بە ئەنجامدانی کودەتاکە تۆمەتبار دەکات. پارێزەر مستەفا ئەیدنی 46 ساڵ کە لە دوای 15 تەمووزەوە زیندانی کراوە 20 مانگە لە زیندانی سیلیڤریدایە. لێکۆڵینەوەکان پێش ساڵێک لەمە و پێشدەریان کەسووە کە نەخۆشی شێرپەنجەی پرۆستاتی هەیە، هەروەها نەخۆشی ئینزیلاقی هەیە و بە زەحمەت دەتوانێت ڕێبکات. بەڵام بەرپرسانی زیندان کارەکان بە هێواشی ئەنجام دەدەن و تاکو ئێستا نەشتەرگەری بۆ ئەنجام نەدراوە. هەروەها مستەفا ئەیدن خاوەن منداڵێکی 10 ساڵانە کە توشبووی دیاردەی داون، مەنگۆلیە و پێویستی بە باوچێتی. مستەفا ئەیدن کە ئێستا چاوەڕوانی مردن دەکا، یەکەم دانیشتنی دادگاییکردنی دوای 22 مانگ لە زیندانیکردنی مانجی حوزەیران ئەنجام دەدرێت. لە وڵاتێکدا کە هەموو بنەما دیموکراتیەکان پێشێل کراوە و لە باری نائاساییدا هەموو مافێکی مرۆڤ پشتگوێ خراوە، بەڵام وەزیرەکان یاکەپە لە وتەکانیاندا شەرم ناکەن. سولەیمان سۆیلۆ وەزیری ناوخۆی تورکیا لە چەند کۆڕ و کۆبوونەوەدا ئاماژە بەوە دەکات کە لە ماوەی باری نائاساییدا 1419 ڕێکخراو داخراون.